سەردەشتی مەملەکەتی موکوریان ساڵانە نزیکەی 5 مانگ بەفری لێیە. 45,000 کەس دانیشتووی سنتەری شارە و 4 ناحیە و نزیکەی 8 گوندیشی هەن. بۆیە 120,000 کەس لە سەردەشت و سنوورەکەدا ژیان دەکەن. لە ڕەمەزانێدا هەر وەک پێش ڕەمەزانێک کار دەکەن یا نانەکە و جیاوازن؟ وەڵڵای نانەکەن جیاواز نییە. بەس لە ڕەمەزاندا کولێرەکەمان زیاتر دەڕۆن، کولێرە و کولیچە و کولێرە شیرنە و لە ڕەمەزانێ ئەوان زیاتر ئەوان زیاتر دەڕۆن. بەڵام بۆ هاوینێکە مەسەلەن ساڵ گەرمدا دێ و گەشتیار زۆر دەبن زیاتر. چەند جور نانی دەکەن؟ وەڵڵا جا ئەو نانە و کولێرە و کولیچە و کەلانە ئەو کولێرە کەلانە بە پەنیریە. کەلانەی بە پەنیری. ئەدی ئەوە چییە؟ ئەو کولێرەیە. ئەوە کولێرەیە. کولێرە بە دەرمانیارێ وەڵڵا. ئەوەش نانی چەند جورەیە؟ ئەو کولێرە پەنجەکەشیان پێ دەڵێن. هاتمە نێو سەردەشت مناڵم بینین ئالەتی مۆسیقایان لە شام بوو. بە دوای واندا هاتم وتم حتمەن دەبێ فێرگەیەکی مۆسیقا لە سەردەشتەبی. ئێرەم بینی کە ماشەڵا کۆمەڵە کچ و کوڕ مۆسیقا ئەژەنن. مۆسیقا چۆنە لە سەردەشت؟ موسیقا بەگشتی لە سەردەشت وردەوردە پەرەی پێستێنراوە تقریبان پێش 8 ساڵێرە و پێش جوور ئەو وانێکە نەبوو. ئێمە ئەوڵین فێرگە بووین کە بەڕسمی لە سەردەشت لە ساڵی 1396ەوە فێرگەمان کردەوە. پێشمە یەک فێرگەی تری لێ بۆلی مەوەقەت بوو. دواترەگەمە فێرگەمان کردەوە بە شێوازێکی زۆر دروست و ڕێکوپێک لە مامۆستایانی زۆر باشی منتەقە. ئالەتێکی تایبەت بە ناوچەکەتان هەیە؟ سەردەشت بە گشتی چۆن ناوچێکی ناسرااو بە بیت و حەیرانە هەر بە پێوەیە ئەکسی مامۆستا خلە دەرزیشەیە بەڵێ تایر تۆفیقیشەیە مامۆستا قادەمەڕۆشەیە. ئێمە لە منتەقەی سەردەشتەیە زیاتر ئەو سازانەی کە بەکارهێنراون لێرە زیاتر وەکو ئامێری شمشاڵ و بلوێر بووە. مامۆستا خلە دەرزی یەکێک لە ئەو کەسانەیە کە ئەلانەکە ماوە تەنانە فەرێکشەکە ماوە بلوێر لێدا. بڵێ چەند کەس لە فێرگەی جەنابەت مۆسیقا وەرەگرێت دەرسی مۆسیقا خوێنێت؟ وەکو فێرخواز تقریبا 450 کەس. بڵێ منداڵ و مێرمنداڵ و ژن و کەس وەلی زیاتریان بەشی ژنانەیە. ئێستا تااقەتت ئێستا ڕۆژ بگری؟ ناوەڵا نانگرم 100 ساڵم لە حەمری ڕابردووە بۆ چیان دەگرم. خوا لەسەرمە پەک نەکەوتۆ نان و چای نەخۆین دڵەتی چاک بێ. دەبێ ئیشتیادەتی چاک بێ و دەگەڵ فەقیران بێ و بچی و سم 11 منداڵم بەخێو کردوون. ئێستا ژنی لە ئێستا دووچیان پێ بەخێو نابن. دوێنێ تا سەحات 10:30 بە ڕۆژوو بووم ئارامی پێشکاندم تیدەیە و حەبان دەخۆی و تینوو بووی برسی بووی؟ ناوەڵا هیچ لام نەبوون بەڵا پێم خۆشە پەرۆشی ڕەمەزانێشمە پەرۆشتە ئەرێوە فیدیەی بدەیت چاک دەبێت فیدیەی بدەیت جۆی دەیدەم ئینشاءڵڵا کچۆڵەکێم گوت کتی بۆ دەنێرم دەیە فیدیەی بدە سەکەت پوڵت بۆ دەنێرێت تۆش فیدیەکەی دەدەیت تەواوە جوور هەڵا قەدیمیشم لە برسیان قەت نەدەگرتن شتەکەم دەستم لە ڕۆژوەکانەوە گرت دەستت لێ هەڵگروەتێ لێ هەڵدەگری بالۆرەت بەبیرماون پەرژین بێ
بە گوڵان خەزوری حەز لە ژنێکی دەکرد ئەوشتی بالۆرێداژم پانکۆڵەت بە درێژم ئەمیش بالۆرێ دەچکم دەگوتن. ئێرە بازارێکی مانجی ئادارە لە سەردەشت. ئەم بازارە بەر لە هاتنی مانجی نەورۆز دەکرێتەوە و لێرە خەڵکی هەموو شارەکان پیرانشار، بانا، جوان، ڕۆبۆکان، مەهاباد کاسبکاران دێن لێرە کاڵا و کەلوپەلەکانیان دەفرۆشن و کڕیاری زۆریان هەن بە تایبەت ئێستا کە ڕەمەزانە زیاتر ئەمساڵ گرنگی بە خۆراک دراوە. خەڵکی چۆی؟ وڵات سنام خەڵکی سنان باشە چی ئەفرۆشن؟ وڵا هەموو شتێکە فرۆشی وەکو چی؟ وەکو بادم زەمینی ڕووکشتار سەوقات خۆم غەلات سپانە پاسیل هەرچێگا بەم شێوەیە بازاڕە گەرمەکەن ئەمە کوورەیەکە کە ماشەڵا زۆر گەرمە لێرە ئەمڕۆ 6 پلەی ژێرسفری سیلیزیا ئەم شەو بە هەمان شێوەوە کە بینی کە یعنی ماشەڵا شتی جوان کەلوپەلی جوان ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشام کەلوپەلە دەستکردانن ئەمانە کە میکولەن داری گوێزن شتێکی زۆر تایبەتیە و هەمووی دەستکردی منتەقەی خۆمانە منتیقەی خۆن چووە مەبەستت باناس پیرانشار میراوە بەری سەردەشیش کارگایەک یەک دوو کارگای لێە کولەن کاری ئەوانە ئاکەن باشە ئێستا بۆ نمونە ئەم قاپە نرخی چەندە ئەمە؟ ئەوە 180 زەخمەنی خۆمانە یعنی تقریبا 1250 دینارێک تقریبا 2000 دینارێک 2000 دینارێک ئەگەر